ندانا موچه هیوا تیرمه جبال حکومتی و دنگ نرازیبونا فرمانبر ماموستا و موچخوران ده زیده تر بلند کر و گفا گراب گرتنا سراسری دکن. فرمانبر بانک سلیمانی آیک گراب گرتن او دبیجن حتی موچه هیوا تیرمه آنکو تموزه ورنگرن ناشنا سر شولاخو. ئێمە داوای موچەی خۆمانەکەین داوای حەقی خۆمانەکەین یعنی زۆر خەڵک تێک چووە زۆر ماڵ تێک چووە ژن و دایک و باوک جیابەتەوە مناڵ هەتی و بووە ئێمە ماعاشی خۆمانەیە قەی ناکە یعنی ئینسان خۆ بە هەوا ئەژیت بەس خۆ بە هەوا هەتا ناژیت تۆ نانتەوێ ئاوتەوێ جلتەوێ بەرگتەوێ پاستەوێ مناڵت هەیە پارەی پێویستە مناڵ نازانێ نییە بووین بە زەلیل بوين دسا بانكينو بو ام بو 25000 گناحه يا ماما ليد استاكش كنود هيا موتي خلق نادن جبلی گراب گرتنا فرمانبران یکتیا ماموستاین کردستان و نونرین ماموستاین 7 زانینگین حکومی و دسته یک لحرمه هایداری دانه حکومته اوان گف خارن که گربتو حکومت موچه وان ندته و چاو قچینکی در ریجه یا هلگرتنا موچه وان نکک اوان تولی سالانو آخاندن نابن و یخاندنا ای سال تیک بچه. مامۆستا بەم شێوەیە گوزەرانیان ناڕوا بەڕێوە ناتوانن بچنە هۆڵەکانی خوێندنەوە بۆیە داوامان لێ کرد کە جارێکی تر بچنەوە بەسەر ئەو پاشەکەوتێک کە بۆ مامۆستایان کراوە چونکە پاشەکەوتی مامۆستایان زۆربەی زۆری لە ساعە 75 ئەم لە ساعە 75 بە مامۆستا زۆرە. نونر کارمند تندرستی سلیمانی د برنامه یا بیانی باش یا انارتی دا آماجه بویکر اگر حکومت بوی سیستم نو آموچه درجی بکارن خوب ده اوانجی یه بایکوت بکن و ناش نسر شولین خو گرف گرتن و گرسین نرازی بونا فرمانبران ددمه کدایه که جشن قربان نیزیک بویه و حتی وی گاوه نتنه موچه مها 7 نهات یا پاروکرن بلکه حتی دمک جی بو پاروکرن نهات یا دست نشان کرن.